هزاران سلاوین گرم و هون گلک بخیر هاتنا دمی لحاف گهاندنا کردان کنکشن. ابوی هیویه که ام کردان بگهین نئه که سرحاتی و بویرن لجهان دقامن پیک گهورین داخل شمو جویره جه استودیو دنگ امریکا لواشنطن دی سی دید گلور. ده برنامه ایرودا ریبرین جهانی لجنیفی بو واگوهاسنا ده صلاة لسوریا ده جوین و روسیا ده بیشتن بشار سری ده دست گلی سوری ده. بریارک دادگاه بلندا امریکی سفارت بنابراین ندستور دای و بریو برا چافدیریا مافی مروفین کرد لرن واشنطن بحثی انجام و بریاری دیکا. دما راپورت کبتن جسیام کنفرانسی سالانه لسر ترکیا لیلا لواشنطن. و بیروریا راگهاندنا سرخوبونا امریکا ناوروکی راپورتک دیا. لیجاری ام بزانن روشا سوری گهاکی داری. کوفی آنان پیشوانیری نتوانیگرتی جبو سوریا ریبرین چند ولاتین جهانی و هف سنورین سوریا لی جنیف دیگه انتهاف بمبستا پینگاوان برای وگوهاستنا سیاسی ده صلاتی و راوستاندنا تندوتیجین پتر جه 10,000 کسان لسوریا کشتین. لی وزیر دروی روسی دبیجتن ولاتی وی قد پشتوانیا مایتی کرنا بیانی ناکتن. کۆمبوونا لە جنێڤێش بۆ پشتیوانیا نەخشەیە ئەنانە و دەوێ دەستورداریش ji بۆ دیالۆگا ناوبەرا پێکهاتên Sûrî خۆش بکە. بەلێ تورکیا دۆشکن دژی فڕۆکان لەسەر سنووری سووریا دادنێتن و سەرۆکوەزیر ڕەجەب تایب ئەردۆغان دەبێژتن هەر هێزەکە لەشکری سووری نێزیکی سنووری بتن دێواکە گەفەیە لەشکری بێتە هەژمارتن. سەرۆک باراک ئۆباما فەرماندا سەدان هەزار پەنابەرین نەدەستوردای دەمەهاتین ئەمریکا زاڕۆک بوون لأمريكا بمينن ترسا درخستني لسروان نابا و دكارن كار بكن. چت روجان پشتی في فرماني جي دادگاه بلندا امريكي بندكا قانونا پنابريه يا ولاية اريزونا پسند كر لگو راوي اگر كسك جبر گمانكي هات راوستاندن پوليسان ماف هيا بسيارا بلغناميان جي بكن دا بزانن ماناوي لأمريكا دستوريا يان بقاچخ هاتيا أمريكا. لدر وی دادگاه دجبرین پسند کرنا و بندا قانونی او پینگاف شرمزار کرو گوتن او فرق و جداهیه لی فرماندارا اریزونا او ادعا رد کر. ما في مروان دي باراستی به للفرهی هم بر فرق و جداهیه نابه. 13 ولایتین دی عینی قانونی هیا یان دخوازن و پیرو بکن. لباجار لوس أنجلس جمارك كاركران گهداری لمشتومر دادگاه دیکر. Ez nekef xoşim çünkü ev dijî me ye xelkê Amerîka latîn. Divê ev nebe, divê wek hevî hebe. Ew penaberên bi qaçaxî hatîn Amerîka dibabên girtin û vegerandin ji bo welatên wan. Wek ew min dişînin welatekî biyanî. Ez naxwazim here Meksîko. Kevaniya min û 6 zarokê min li virin û li xwendina xwe serkeftîne. Min li Meksîkoyê çinîne. لی امریکی دخما هند دنا اف بنابر ندستور دای ج دست درکوین و هر وسا دخما ج دزدانا دلیوین کارینه. Digel nêzîkî 20 milyon Amerîkiyên bêkar bi rastî menevêt ev jimara mezin ya penaberên qaçax bên û dilîveyên kar ji wan re bin. هر دو آلین مشتومری بهیوینا حکومت فدرالی پرسا میلیونا پنابرین ندستور دای چاره سر بکتن. گلو کاریگریا ویچیا گلو روشا پنابرین کرد لأمریکا چاوایا ما اف بسیار آراسته دکتر پری قرداغی کرن او بریو برا ریخستیا چافدیریا مافین مروفین کردا لیرا لواشنطن. بله ابي بروفايلينج معناه هر كسي لاجنبي بتشيت بوليس تواني راي كريد لاريزونا اما شتكي تازانيه تقريبا 2 سال لاريزونا ام قانونا هاتو تبيشواني باشا بلام دادگای امریکی قد بریاری اوی ندا بلا ما كم جاره كقانوني امريكايا ك فيدرال جوفرمنت يعني حكومتي فيدرالي سوي اريزونا كردوه چونکه او معناه ويا هر قانوني كي فيدرالي كلناو امريكايا لناو همو امريكايا هي ولايات كان 50 ولايات اطواني بيقرب بها وسي خوي اما شتيكي انكونستيتيوشنال يعني شتيكي فرق جیاوازی تیایە بەڕای تۆ دکتر پەری بابی نەسرە بابەتی ئەوەی کە پێشترش ئۆباما پێش ئەو بڕیارە ئۆباما فەرمانێکی دا کە ڕێگا ئەدا بە 100,000 تەخمین دەکرێت 800,000 گەنج
ئەوانەی کە بە شێوەیەکی ناقانونی لێرە لە ئەمریکان لە ئەمریکا ببینن بەبێ ئەوەی ترسی ئەویان لەسەر هەبێت دەربکرێن یانش دەتوانن لە ئەمریکا کار بکەن. وایە خۆ دەزانی کە یەکێک غێر قانونی بوو لێرە و ئەوراقی نەبوو، یعنی ماناوەیە گرین کارتی نییە، وەرک پەرمیتی نییە، وەرەقی ئیشی نییە، سۆشیال سکیوریتی نییە، ناتوانێت ئیشکە. ئەمە زۆربەی خەڵک ئەڵێن ئەمە مەزدەرێکی گەورەیە بۆ پول بۆ حکوومەتی ئەمریکی، چونکە تاکس نایەن. معناها ئەم خەڵکە ئیشەکەن بە بازاری ڕەش بێ ئەوەی تاکس بن. اینجا ئێمە ئەڵێن چی ئەو کەسانەی کە حەزەکەین ئەم خەڵکانە ئەمنەستیان بۆ دەرچێ، عەفویان بۆ دەربچێت و بیانکەن بە قانونی بۆی گرین کارد وەرگن، وەرەقەی ئیش وەرگن. ئەڵێن 6.5 ملیۆن کەس ئیشەکە بە قاچاق لەناو ئەمریکایە، ئەتوانێت ئەم 6.5 ملیۆن تاکس بات. بەڵام دیارە ئەمە هەنگاوێکە مەبەستی سیاسی بەدواوە بێ. پرزیدنت ئۆباما کە ئەمەی کرد طبعا کۆنسڵتی نەکردووە، ینی لە پرسیاری نەکردو لە کۆنگرێس موافقەتی بۆ بکەیانێکە. ئەوە شتێکە جەماعەتی جمهوریەکان تووڕەن لێ، ئەڵەن بۆچی لە کۆنگرێس موافقەتی وەرنەگرتەوە بۆم کارە و ئەوانەی کە زۆربەی جمهوریەکان زەدی ئیمیگریشن، زەدی حتا قانونن، ینی خەڵک بێ قانونی بەڵێ قانونەکە تونند و تیشتر بێ. جەڕاستیەکە دەوێت 800,000 کەس بەرامبەر بە 6.5 ملیۆن زۆر نییە. دکتۆر پەری باسی کورد بکەین. کورد ئەم کێشەی نییە، کورد لێرە بە قانونی بازێک ئەوانەی کە هاتوون مەسەرەن بڵین، بەڵام زۆر کەممان هەیە. مەسەن ئەوانەی کە یەن بۆ ئەمریکا، کوردەکانی عێراق و کوردی ئێران و کوردی سووریا بە قانونیەن. نزیکەی چەند کورد لە ئەمریکا، چەند پەنابەری کورد لە ئەمریکان؟ ئەحسائیەکی تەوامان نەکردو بۆی بزانین بزەوت چەنە، بەس تقریبا 100,000 کورد هەیە لە زۆر ویلایەت دابەش بوون. بە ویلایەتەکانی کە کوردی زۆری لێیە ڤرجینیایە و خۆت جەناب دەزانی، ساندیاگۆ کالیفۆرنیا بە عمومی کورد. ناوەندا ڕۆژهەڵاتە ناوین ji bo vekolînan li ser Tirkiya bi hevkarî digel binyadê vekolînên Tirkiya li Washington sêm konferansê xwe yê salane bi navê zehmetiyên navxwe û herêmî hember pêşketina Tirkiya rêkxist. Hevkar Sîrwan Qeşo li wir bû û ev raport amade kiriye. کنفرانسا سالانه یا سیام درباره ترکیه 27 ماه ششان سال 2012 ل واشنگتن پیک هات. ج سال 2012 سالانه وقت ویدمه انستیتویا روجات ناوین کنفرانسا که جویرنگی درباره ترکیه لدار دخه. د کنفرانسا ای سال ده مجارن سیاسی و جواکی گریدای ترکیه با آوای کی کور بو دما روجه که هات نقاش کرن. کسیم بشدار جیبون سیاستمدار و پسپورن ترکیه نه. د کنفرانسا ای سال ده کولگل انستیتویا لکولین ترکیه هاتا آماده کرن تایبەتمەندیە کە هەبوو ئەو ژی پێشکەتنە ڕەوشە سیاسی لە جینارە تورکیە سووریە و پاشە ڕۆژە تێکلیەن هەردوو وڵاتان. سینەتۆری ئەمریکی جۆن مەکێنژیش ناوان کەسێن بەشدار بوو وی ئەخافتنەکە بالکێش پێشکەش کرد و تێدا داخوازا باشترکردنا تێکلیەن ئەمریکی لەگەل تورکیە کرد و هەروەها بە توندی عێریشی ڕێژیما سووریە کرد گۆبەری چەند ڕۆژان فرۆکەیەکە شەڕیا تورکیە خست گۆهین دو فرۆکەوانên ترک ji ber wê wendayîmane. بربژارê berê serokatiya Amerîka herwiha balkişan ser şerê hikûmeta Tirkiye li gel serhildayên Kurdiyên PKK. Wî behsa heşt leşkerên Tirk jî kir ku vê dawiyê ji aliyê PKK hatin kuştin. One way to do that. Rêya ji bo kirina vî tiştî bihêzkirina hevkariya me ya digel Tirkiya di şerê dijî tîrolê de. Bi taybet PKK. Ji ber vê yekê min û Sînator Celeber min daxuyaniyek derxiste û têda daxwaza hevkariya Amerîka di şerê dijî PKK de kiriye. پرزمکین رخنه لسروک اوباما جی کرش بر هلوستاوی برانبر رژیم اسیری کو روزانه به صدان خلق خوین سیویل دکوجه. First and foremost, بری هر تشتی از حاز دکم ببینم سروکی امریکا رابسر خو جبو گل سوریا با آخوا. لی مخابن هطانها اوباما تشتکی بر بچاو ج سوریا ران نکریه. بالیوز ترکیه لامریکا نامک تانجی آخافتنه کر کوته ده پسنه ربازا ولات خود ده به آوایی کی گو بر به دموکراسی ودچه. دی پانل مایده پرسا کرد به فرهی هاته گفتگو کرن. پروفسور مایکل گانتر جزانینگه ها تکنولوژی لتنسی گوت دوی حکومت ترکیه بس ترمین ترور ل PKK بناف بکه تاکو بخوازه پرسکریکا کرد چار سر بکه. لآلیدن و ماکزاگونا ترکیه جی هاته گفتگو کرن و مسئله یا ناسنامه دولت جی هاته پیشکش کرن. دی داویا کنفرانسی ده پیشنیازا CHP جبو چارسرکرنا پرسا کرد جی هاته گفتگو کرن. سیروان قچو دنگ امریکا. بینرین کرد کنکشن ل چاری مها هفت بیروریا راگهاندنا سرخوابونی هیا ل امریکا. راگهاندنا سال 1776 دست پیکا شر و خباتا 7 سالان یا سرخوابونی بو
جي انجلستاني د پیرا بدهان سالا امریکا شر لدیجی بریتانیا دست بیکر شر بالتیمور یه سال 1812 آنکوبری 200 سالان لولایت مریلاند نافدارترین شر بو. افتوب هاویتن جبو نشاندانی بو لیبری 200 سالان نواسا بو. ئەو نەڕۆژە خۆش وەک ئیرۆ بوو با و باران هەبوو. لوی دەمی 10-12 گەمیên بریتانی بۆمبارانە ڤی بەرۆکی دیکرد لە بالتیمۆر. ئەمریکیان شەڕ لە دژی بریتانیا ڕاگەهاندن چونکو ji تەنگافکردنا گەمیên wan بێزار بوون. تۆ بارانکردن و تەقین لەسەر ڤی بەرۆکی لە ساڵە 1840 بوو و ئەف شەڕ قۆناغا ڤەگوهاستنا دیرۆکی بوو. لێژبەر هەلبەستە فرانسیس کاتکی ئەو بووە سەمبۆلا سەرکەتنێ. وی نەدەزانی کی سەرکەتیە ئەو هاتە هاندان دەما وی ئالایە ئەمریکی یا مەزن دیت لێ بەرۆکێ شەڕ بلند بووی. هەر ئەو دیمەن هاندان بوون هەتا فرانسیس سرودا نیشتیمانیە ئەمریکا ڤەهونتن. برای بینرین کرد کنکشن لهافگاهاندنا کردان اوه بون بابتین من ایرو اون دکارن لما تماشا بکن لسر مالپر دنگی امریکا www.voanews.com/kurdi و ببن حوالن ما ين فيسبوكي www.facebook.com/kurdconnection اوه ایمیل مایا kurdconnection@voanews.com حتی دمکی دیه لهافگاهاندنا کردان خاطر هوا